بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان 8 ساڵ تێپەڕ دەبێت بە سەردامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی لە ساڵیادی دامەزرانیدا کەناڵی ئاسمانی پەیام جەخت لە سەرمانەوە لە بەرەی گەل و ڕووماڵکردنی ئازارەکانی میلەتەکەی دەکاتەوە. بە میوانداری بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیای کۆمەڵ تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. با دروشمی ڕاستی وێنەوشە 8 ساڵ لەمەوبەر و لایەکی کانونی یەکەمی 2010 کەناڵی ئاسمانی پەیام وەک کەناڵێکی گشتی دەستی بە پەخشی ئەزموونی بەرنامەکانی کرد. لە سەرەتای کارکردنیدا پەیام وەک کەناڵێکی هەمڕەنگ جگە لە هەواڵ و سیاست گرنگی بە بوارە جیاجیەکانی دیکەداوە و ڕەچاوی بنەمای ئاینی و ڕەسەناتی کوردی کردووە. پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی لە ساتەوەختی دامەزراندنیدا یەکەمین کەناڵ بووە لە دەرەوەی ڕاگەاندنی دەسەڵات دەستی بەکارکردووە و نەریتی پاڵانخوازی ڕاگەاندنی شکاندووە. یەکێک لە نەگۆڕەکانی ڕەوتی کاری پەیام لە ماوەی ساڵانی ڕابردوودا پاڵپشتی خەڵک بووە. پەیام لە سەرەتای سەرهەڵدانی خۆپشاندانەکانی حەفتەی شوباتەوە لە بەرەی گەلدا بووە و تا ئێستاش لەسەر هەمان ڕیتمی کارکردنی بەردەوامە و لەو پێناوەشدا قوربانی بە خۆی و کارمەندەکانی داوە. دیارترین قوربانیشی گەمارۆدان و هەڕەشەی سوتاندنی بووە لەلایەن هێزانامنیەکانی سلێمانیەوە. جگەلەوە پەیام بەرگەی فشاری زۆری دەسەڵاتی گرتووە و چەندین جار بەهۆی پشتگیری لە داوای ڕەوەی هاوڵاتیانەوە ڕوبەڕووی سکاڵا و تۆمەت بۆتەوە. هاوکات پەیام لە بوارە جیاوازەکاندا خزمەتی گەورەی بە چین و توێژەکانی کۆمەڵی کوردەواری کردووە، بە تایبەت چینی هەژاران کە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە بێ جیاوازی هاوکاری سەدان و هەزاران خێزانی هەژار و لێقەوماوی کوردستانی کردووە. پەیام لە 2 تیشرینی یەکەمی 2015دا بە ئامانجی گۆڕینی شێوازی کارکردنی لە گشتیەوە بۆ تایبەت بە هەواڵ و سیاست بۆ ماوەیەک پەخشی بەرنامەکانی ڕاگرت و لە 22 ئاداری 2016دا قۆناغی دووەمی کارکردنی بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی دەست پێ کردەوە. لە ماوەی 8 ساڵی ڕابردووی کارکردنیشیدا کەناڵی ئاسمانی پەیام بۆتە مینبەرێکی ڕاگەاندنی دیار و جێی متمانەی شەقامی کوردی و لە ئێستاشدا بینەران بە کەناڵەکەی خۆیان ناوی دەبن. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک حەجی فەرەوڵ بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کەناڵی ئاسمانی پەیام بۆچی دامەزراوە، ئەو ئامانجانەی کە کەناڵی ئاسمانی پەیامی لە پێناو دامەزرا چین و تا چندێک دوای 8 ساڵ تێپەڕبوون لە تەمەنیم کەناڵ ئامانجەکان هاتوونەتە دی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرتا سپاس بۆ جەنابتان. سڵاو ڕێز و سپاسم بۆ تەواوی هاوکاران و کارمەندان و ڕۆژنامەنووسانی کەناڵی ئاسمانی پەیام کە لە سەرەتای دەستپێکی کەناڵی ئاسمانی پەیامەوە لەگەڵمان بوون، ئەوانیان دابڕاون، ئەوانیان بەردەوامن. هیوای تەمەند درێژی و سەربەرزی و خۆشحاڵیان بۆ دەخوازم. کەناڵی ئاسمانی پەیام هەرچی هەیە ئەوەی کردوێتی ئەوەی ئەنجامی داوە لە توانەکانی ئەوانە، ئەوان تەمەنی خۆیان خۆشی و ناخۆشیەکانیان بە پەیام بەخشیوە. من هیوای تەمەند درێژی و سەرفرازی و خۆشحاڵیان بۆ دەخوازم. سڵاو ڕێزم بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ هەن. ئێمە بە بینەرەکانمانەوە دەتوانین سەرکەوتو بین، دەتوانین پێشکەوتو بین. دیارە کەناڵی ئاسمانی پەیام لە ماوەی ڕابردوویە بۆ خۆتان دەزانن کە ئەمە چەند جار وتراوەتەوە. کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێکی حیزبیە، کۆمەڵی ئیسلامی لە هەلومەرجێکی دیاریکراوە تایبەتە وەک حیزبێکی سیاسی پێویستی بەوە هەبووە کە میدیایەکی جیهانی ئاسمانی هەبێ، چونکە ئەو هەلومەرجێکەوە ئەو کاتێک کە کەناڵی ئاسمانی تیا دامەزرا کۆمەڵی ئیسلامی پێویستی بەوە هەبوو کەناڵێک هەبێ کە گزارش لە ڕێی و بۆچوونەکانی کۆمەڵی ئیسلامی بکات. دیارە لە پێشتر کۆمەڵی ئیسلامی ژمارەیە کەناڵی بینراوە بیستراوی هەبوو، خوێنراوی هەبوو، هەموو ئەمانە خزمەتی بەرچاویان کردبوو، بەڵام تا ئەندازەیەک گوتاری کۆمەڵی ئیسلامی پەرژوو بڵاو بوو. بۆیە لە ساتە وەختێکی دیاریکرا و هەستیارە کە بۆ هەموو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لەو کاتا خەون بوو کە کۆمەڵی ئیسلامی ببێتە خاوەنی کەناڵێکی ئاسمانی. سواز بۆ خوای گەورە بە هەوڵ و هیمەتی دڵسۆزانەی ئەو کاتەی مەکتەبی سیاسی ئەو کاتە و هاوکارانمان لە کەناڵی ئاسمانی پەیام توانرا
کە کەناڵی ئاسمانی پەیام وەدی بهێنرێەوە ئەو خەونەی کە لە مێژ بوو ئێمە خەونمان پێوە دەبینی بێتە دی. دیارە ئاماج لە کەناڵەکە یەکێک لەو ئامانجانە گەیاندنی ئاینی پیرۆزی ئیسلامە بە شێوەیەکی هاوسەنگ دوور لە تون و تیژی و شلگیری. ئێمە پێویستمان بەوە هەبوو کە دوور لە پەرگیری، دوور لە تون و تیژی، دوور لە شلگیری، ئاینێکە لەگەڵ باری کۆمەڵایەتی هەرێمی کوردستانە و ئەو حقیقەتەی کە لە ئەسڵا خوای گەورە ئاینی پیرۆزی ناردووە بۆ سەر پێغەمبەری خوا ئەویش ناردوێتی بەو شێوازە بگەێنرێتە خەڵکی. بۆ خۆتان دەزانن بە ماوەی تێپەڕبوونی ئاینی پیرۆزی ئیسلام لەوانەیە تا ئەندازەیەکی زۆر هەندێ بابەتی نادروستی تێکەڵ کرابوو پێویستی بەوە دەکرد کە ئەو تەپ و تۆزە لە سەرشانی لا بدرێ وەکو حقیقەتی دین لە ڕێگەی شارەزایان و پسپۆڕانەوە کە کەناڵی ئاسمانی پەیام دەرگای بەسەر تەواوی شارەزایان و پسپۆڕانی کایە ئیسلامیەکە وەڵا کردووە بە جیاوازی دید و بۆ چوونیانەوە کە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردەواری بۆ توانیوێتی لە ڕێگەی ئەوە ئاینێکی پیرۆزی هاوسەنگ بە دیدی بینەران بگەێنێت جارێکی کە. یەکێک لە ئامانجەکانی کەش گەیاندنی فەهم و ڕوئیا و پرەنسیپەکانی کۆمەڵی ئیسلامیە کە من وا دەزانم تا ئەو کاتێک کە کەناڵی ئاسمانی پەیام دانەمەزرا بوو کۆمەڵی ئیسلامی نەیدەتوانی گزارش لەسەر ڕێی بۆچوونەکانی خۆی بکە. خۆی پێناسەی حقیقەتی کۆمەڵی ئیسلامی نەدەکرد، لە دەرەوە پێناسەی کۆمەڵ دەکرا، ناحەزەکانی پێناسی کۆمەڵان دەکرد بۆیە دەبینی ئەوەی کە حقیقەتی کۆمەڵ بوو وێنە نەدەکرا. بەڵام پاشکردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام توانی ئاوێنەی ڕنگدانەوەی حقیقەتی کۆمەڵ بێ، ڕوئیا و فەهم و تێگەیشتنەکانی و پرەنسیپەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ تەواوی هاوڵاتیان و هاونیشتمانیان و بینەرانی کورزبان لە ناو هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان گەیان. بیری نەتەوایەتی و ناسی و نالیستی کورد کە بەو ئەنازەی کە کۆمەڵی ئیسلامی قەناعەتی پێی هەیە و داکۆکی لەسەر دەکاوە یەکێک لە ئامانجە گرنگ و گەورەکانی کۆمەڵی ئیسلامی خۆی کە مەزلومیەتی گەلی کورد و ئامانجە ڕەواکانی گەلی کورد دەبێت داکۆکی لەسەر بکرێەوە لە پێناوی ئەوە شاکاتێکە شۆڕشی بەرپا کردووە دەستی بە خەبات کردووە کەناڵی ئاسمانی پەیام تەواوکەی ئەم ئامانجانە بوون. دیارە لەناو ئەم ئامانجە گرنگانە ئامانجی بچووکتر هەیە کە لە چوارچەوەی ئەم ئامانجانە وەدی دێت کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵی ئیسلامی بەو ئامانجانە دایمەزراندووە و من دڵنیایشم تا بە ئەندازەی کارکردمان و بە ئەندازی ئەو ساڵانەی کە ئێمە خەباتمان تیا کردو و خزمەتمان تیا کردووە توانراوە نیسبەتێکی زۆر لە ئامانجەکان وەدی بێن. زۆر باشەوەی کە بەرز باسی ئامانجیەکەم سەوار بەگەیاندنی ئیسلامێکی هاوسەنگ بە خەڵک ینی ئێوە توانیوتانە ئەم هاوسەنگیت تاو بگەن بە خەڵک ئیسلامەک و خۆی بگەێنن بە خەڵک لە ماوەی کارکردندا یاخود بۆ نمونە ئێمە لە ماوەی چەند ساڵی لە 2 ساڵی ڕابردوو ڕوبەڕووی مەسەلەن گروپێکی وەکو داعش دەبینەوە ینی لەم ڕۆوە توانیوتانە ئێوە مەسەلەن ڕوبەڕووی بیریتون ڕێی ببنەوە و کەناڵی ئاسمانی پەیام بێگومان ئێمە کە ئاماژەمان بۆەوە کرد کەناڵی ئاسمانی پەیام زادەی و خاوەن امتیازەکەی کۆمەڵی ئیسلامیە. کۆمەڵی ئیسلامی خۆی لەبەرەوەی بیر و بۆچوونێکی هاوسەنگی هەیە لە بەرامبەری ئاینی پیرۆزی ئیسلام و هاوردەی هیچ مەدرسەیەکی دەرەوە نییە بەڵکو لە ناو واقعی هەرێمی کوردستانەوە سەرچاوی گرتووە و لە دید و زۆربەی هەرە زۆری لە دید و بۆچوونەکانی بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی جەنابی مامۆستا عەلی باپیرەوە سەرچاوی گرتووە بۆیە فکرێکی هاوسەنگ بووە. ئەو کاتێک کە گروپە پەرگیرەکان چ لە دوورەوە چ لە نزیکەوە لە دەوروبەر دروست دەبن کۆمەڵی ئیسلامی بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە کە ڕوبەڕووی ئەو گروپانە ببێتەوە بە ئەنواع شێوازی دەرکردنی کتێب و بڵاوکراوە گرتنی دیبیت و کۆنفراس کە کەناڵی ئاسمانی پەیام وێڕای بەرنامەکانی کە بە چەندها زنجیرە لە ڕێگەی مامۆستایانی پسپۆڕەوە بە شێوەیەکی ئامانجدار و بە شێوەیەکی زۆر زانستیانە ڕوبەڕووی ئەو گروپانە بووەتەوە بۆ خۆشی هەڵساوە بە ئەنجامدانی چەندەها دیبیت لە شارەکانی هەولێر و سلێمانی بۆەوەی کە ئێمە ڕوبەڕووی ئەو گروپانە و ئەو بیرە تونڕەوانە ببینەوە چونکە پێمان وایە ئەو جۆرە بیرکردنەوانە بە ئەندازی ئەوەی زەرەر لە ئاینی پیرۆزی ئیسلام دەدا قازانجی لێ ناکە بۆیە بە واجبی سەرشانی خۆمانمان زانیوە و بە تەواوکەری پەیامەکانی کەناڵی ئاسمانی پەیاممان زانیوە ئێمە ڕوبەڕووی ئەو گروپانە ببینەوە لە بە شێوەی فەرهەنگی و ڕۆشنبیری و ئەنجامدانی دیبیت و چەندەها بەرنامە لە چەند ساڵی ڕابردووە کە کەناڵی ئاسمانی پەیام لە تەمەنیا گوزەراندوێت. زۆر باش ئەوەی کە بەڕێز باسی
ئامانجی دوم مەسلەی ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی وەک خۆی بە خەڵک بناسێنن یعنی ئێوە ڕازین لەوەی کە کەناڵی ئاسمانی پێیان توانیوێتی ڕوئای کۆمەڵی ئیسلامی بەڕوونی بگەێنێتە خەڵک بۆ نمونە کۆمەڵی ئیسلام لە ڕووی سیاسیەوە چی دەوێت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ کۆمەلگای کوردی لەوەیانە 100% بێگومانین بەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام هاوتەریب لەگەڵ ڕوئیا و لەگەڵ جموجۆڵە سیاسیەکانی لەگەڵ خواستەکانی کۆمەڵی ئیسلامی توانیوێتی هاوتەریب لەگەڵ سیاسەتەکانی کۆمەڵی ئیسلامی هەنگاو بنێ و فەهم و تێگەیشتنەکانی کۆمەڵی ئیسلامی ڕوئیای کۆمەڵی ئیسلامی وەکوتم بۆ کایە ئاینیەکە بۆ کایە نەتەوایەتیەکە بۆ کایە فەرهەنگی و کولتوریەکانی کۆمەلگەی کوردەواری توانیوێتی خواستەکانی کۆمەڵی ئیسلامی بە تەواوەتی بگەێنێ لەگەڵ هەر هەنگاوێکی سیاسی کۆمەڵی ئیسلامیە کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی شرۆڤەی ئەو هەنگاوانی کۆمەڵی ئیسلامی بکە و بە ئەندازەیەکی زۆر ئەو کاتانی کە لە ڕابردووە کۆمەڵی ئیسلامی بە نادروست پێناسە دەکرا و وێنا دەکرا کەناڵی ئاسمانی پەیام توانی حەقیقەتی کۆمەڵی ئیسلامی بە تەواوی هاوڵاتیان و هاونیشتمانیان بگەێنێ بۆیە ئێستا لە دیدی هاوڵاتیانە کۆمەڵی ئیسلامی ئەو کۆمەڵە بێزراوە نییە کە لە پێش کەناڵی ئاسمانی پەیامە وێنا دەکرا و پێناسە دەکرا ئێستا کۆمەڵی ئیسلامی خەڵک دەیناسێکە حیزبێکی سیاسی ناوواقعی هەرێمی کوردستانە لە چوارچێوەی ئاهوو ناسۆرەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و هەڵقوڵاوە سەرچاوی گرتووە و بەردەوام داکۆکی کارێکی سەرسەختە لە مافەکانی هاوڵاتیان و لەسەر و داکۆکی کاریانش چ کۆمەڵی ئیسلامی بۆ خۆی باجی داوە چ کەناڵی ئاسمانی باجی داوە بۆیە دڵنیام لەوەی کە خواستەکانی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامەوە و ئامانجانێک کە کۆمەڵی ئیسلامی هەی بووە لە دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام وەدی هاتوون و پێم وایە پێش ئەو حەقیقەتان و پێش ئەو ئامانجانش کەناڵی ئاسمانی پەیام توانیوتی پێش کۆمەڵی ئیسلامیش بکەوێت. بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە باز لەوە دەکرێت کە ئەو کاتەی کە کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵ یەکەمی کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی لەدایک دەبێت کەناڵە حیزبیەکان جیاواز بووێنی جیاوازی ئێستا کەناڵی ئاسمانی پەیام لەو کاتێک کە لەدایک بوو جیاوازی چی بوو لەگەڵ کەناڵە حیزبیەکان ئەگەر پۆلێنی کەناڵە حیزبەکان بن پێشەوەی کەناڵی ئاسمانی پەیام دابمەزرێتەوە دوای کەناڵی ئاسمانی پەیام چ گۆڕانکاریێکی لە مۆدێلی میدیای حیزبی داهێنەکەیەوە یەکێک لەو جگە لە شەرەفی وەک یەکەمین کەناڵی ئیسلامی کوردی بە پەیام دراوە دڵنیام تەواوی بینەرانیش ئاگایان لەوە هەیە ئەو حەقیقەتە دەزانن کە شەرەفی گۆڕانکاری لە میدیای کوردیا بە پەیام درا و لایەزالی ژۆک و میدیایەکی حیزبی من پێم وایە پێشەنگی کەناڵە حیزبیەکانە بەوەی کە کەناڵێکی تا ئەندازەیەکی زۆر و کەناڵێکی زۆر جەماوەری و شەفافە دەرگای لەسەر تەواوی فەهم و تێگەیشتن و بۆچوونەکان بەمەرجە لە چوارچێوەی ئەو ئامانجانە بێ کە من باسم کرد خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام کا بە شێوەیەکی هاوسەنگ لە بیری نەتەوایەتیا بێ ئێمە کەناڵی ئاسمانی پەیام بەو شێوازە کەناڵێکی جەماوەریە و ئەو هەموو میوانانی کە بە جیاوازی فەهم و تێگەیشتیانەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانە لە بەرنمەکانی کەناڵی ئاسمانی پەیام مشارەکەیان کردووە و کاتی سوود لە بەرامبەری کەس بەرز نەکراوەتەوە و هەمووی میوانی ڕۆحسووکی بەرنمەکانی کەناڵی ئاسمانی پەیام بوون من پێم وایە کەناڵی ئاسمانی پەیام گۆڕانکاریەکی واقعی لە میدیای کوردیدا وەدی هێنا چونکە پێشتر بۆ خۆتان دەزانن کە میدیای کوردی و کەناڵە ئاسمانیەکان کە حیزبی بوون لە دوانوسیان تێنەدەپەڕین ئەوانش تەنها لە خزمەتی ئامانجەکانی ئەو حیزبە بوون کە دای مەزران دەبوون بەڵام کەناڵی ئاسمانی پەیام کراوەتر لەو میدیایانە و ئامانجی فراوانتر کە دەکرین بڵین قۆناغی دوای کەناڵ ئاسمانی لە ڕووی میدیای حیزبی و قۆناغی جیاوازتر لە پێش بێگومان لە ناو میدیای حیزبیە وەرچەرخانێکی گەورە بوو لە بەلەدایکبوونی کەناڵی ئاسمانی پەیام کە میدیای چەق بەستووی و تەنها بە فۆرمی حیزبایەتی و لە خزمەتی حیزبی دامەزرێنەرابێ کەناڵی ئاسمانی پەیام توانی وەرچەرخانێکی گەورە لە ناو میدیای زۆر باش ئێستا وەکو کەناڵەکەی خۆتان پێشتریش بڵین وەکو تۆڕی میدیای کۆمەڵ لیستی ڕشتان نەبوو بۆ میوانی چون توێژی جیاواز فکرەی جیاواسی لیستێکی ڕشتان نەبوو ڕەنگە بیبەسمەوە بەوەی کە جەنابەت باست کرد بێگومان هەر تەسەڕ و بیر و بۆچوونێک کە
بانگەشەی بیری توندڕەوی و تونوتیژی بکە ئەوە دەچێتە لیستی ڕەشەوە چونکە لەگەڵ ئامانجەکانە یەک ناگرێتەوە لەوانەیە خەڵکێک هاتبێ زۆر هەندێک بینەر هەندێک میوان لە بەرنمەکانی کەناڵی ئاسمانی پەیامە لە بەرامبەری سیاسەتی کۆمەڵی ئیسلامیان ڕخنەی گرتبێ قسەی کردبێ ئەمانە نەبوونەتە پاساوێک بەوەی کە ئێمە کاتی سووری لە بەرامبەر بەست بکەینەوە یان بخێنە لیستی ڕەشەوە بەڵام هەر تەسەور و بیرروبۆچوونێک کە دژایەتی ئینتیمای کردبێ بۆ نیشتمان لەگەڵ پرانسیپەکانی هاونیشتمانی بوون و مواتەنایەکی نەگرت بێتەوە بانگەشەی بۆ بیری توندڕەوی و پەرگیری کردبێ بێگومان کەناڵی ئاسمانی پەیام ڕێگەی بەوانە نەدراوە و نەیویستووە خزمەت بەو جۆرە فکر و تەسەور و بیرروبۆچوونە بکە بەدەر لەوانە کەناڵی ئاسمانی پەیام لیستێکی نییە ناوی لیستی ڕەش بێ ئەگەر سەیریشی بکەن لە بەیاننامەکەی ئەمڕۆی کە پیرۆزبایی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بوو جارێکی کە داوا لەوە دەکاتەوە کە کەناڵی ئاسمانی پەیام بەردەوام لەسەر ئەو سیاسەتە بەرفراوانە شەفافە جەماوەریە گشتگیریە بەردەوام بێکەوە بۆ ئێمە جێگەی خۆشحاڵی ئەو سیاسەتی بەرفراوانی کە دەنگ و ڕەنگە جیاوازەکانی لە کەناڵی پەیام ڕووی داوەتەوە ئەوە تەنها سیاسەتی ئێوەکو تۆڕی میدیایی کۆمەڵی یاخود سیاسەتی کۆمەڵی ئیسلامیشە کە لەگەڵەوەدایە میدیاکەی میدیایەکی هەمە ڕەنگ بێ و بۆچوونی جیاوازی تێدا بخرێتە ڕوو بێگومان کەناڵی ئاسمانی پەیام ئاوێنەی ڕنگدانەوەی سیاسەتەکانی کۆمەڵی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامی خۆی بۆ خۆی حیزبێکە لەبەرەوەی کە ئاماج لە دروستبوونی بەدەمەوە هاتنی کێشە و گیرروگرفتەکانی هاوڵاتیانە دەیەوێت بەشێک بێت لە چارەسەری کێشە و گیرروگرفتەکانی هاوڵاتیان لەسەر داخوازی هاوڵاتیان دێتە دەنگ بە شوێن بەرژەوەندەکانی ئەوانەوەیە بۆیە هەر ئەم سیاسەتە و ئەم ئامانجانە ڕنگ دەداتەوە لەسەر سیاسەتەکانی کۆمەڵی ئیسلامی کەناڵی ئاسمانی پەیام و بەردەوام ئەم ڕێنماییانەمان بۆ دێ کە ئێمەش بەردەوام بەشێک بین لە گەیاندنی داخوازەکانی خەڵکی و ئەوەی لە ڕابردووە کردومانە ئەو هەموو ناڕەحاتیانەی کە ڕوبەرووی چ خۆمان چ کەناڵەکە و چ تیمەکانمان لە شار و شارشکەکان بۆتەوە ئەوە بۆ کە ئێمە بەردەوام بە تەنگ داخوازیەکانی خەڵقەوە بووین و ئامانجەکانمان ئەوە بووە کە کێشە و گیرروگرفتەکانی هاوڵاتیان چارەسەر بکەین بۆیە بێگومان لە ڕابردووە چۆن بووین ڕێنمایەکان بۆ ئێمە لە ئایندە شەهر بۆ شێوازە دەبێت و بە پشتیوانی خی گەورەشە بەردەوام بەڵێ زۆر باش سەبارەت بە ئیدارەدانی ئەم کەناڵە ینی ئیدارەی بەرنامە و شتەکانی تەنە ئێوەکو ئستافی تۆڕی میدیای کۆمەڵ ئیدارەت یاخود مەسەلا ئەنجومەنی سیاسی کۆمەڵ بە ئاراستی خراپ دەزوەردان لە کاروبارەکانی ئێوەدا کردووە یاخود هەمیشەوەکەوەی کەمڕۆ تەکیدان لە یەکود و پشتیوانی لە ئەوە دەکەن پەیام بۆچوونی جیاواز و میوانی جیاواز لە بەرنامەکانیدا بخاتە ڕوو بێگومان ئەوەی کە ڕۆژێ لە کەناڵی حیزبیا ئیشی کرد بێت ئەو حەقیقەتە دەزانێت کە وەکو باسمان کرد حیزب خواستی خۆی هەیە لە دامەزراندنی کەناڵەکە لەوانەیە هەندێک جار ئەو خواستی پێشکەشکارێکی بەرنامە خواستی ڕۆژنامە نووسێک کە تموحی زیاترە لەوانەیە بە جیاواز لە تموحی حیزب سەیری بابەتەکان بکە هەندێک جار کێشە و گیرروگرفت دروست ببێ کەناڵی ئاسمانی پەیامیش وەک کەناڵێکی حیزبی بەدەر نەبووە لە هەندێک کێشە و گیرروگرفت سەرەتا دەبێمە بزانین مادەم کەناڵێکی حیزبیە بێگومان ڕێنمایی و ئاڕاستە سیاسەکانی لەوێەوە بۆ دێ ئەمە یەکەم دوو لەبەرەوەی کە کەناڵێکی حیزبیە حیزبیش لە کۆمەڵێت تەجەموعی ئەفراد و ئەشخاص پێکاتوە بێگومان ئەمانە ڕوئیا و دیدی جیاوازیان هەیە بۆ مەسەلە جیاوازەکان ئەو کاتێک لەوانەیە ئەو تۆ بەرنمەیەک دەکەی چین و توێژێک پێ ڕازیە لەو لاوە چین و توێژێکی کە ڕخنە دەگرێت پێی نیگەرانە بۆ چونکە لە ئەسڵە ئەم جیاوازیە لە حیزبە هەیە و ڕێگەشی پێدراوە و مای گەشەکردنی حیزبیشە بۆ ئێمە ئەمە لەوانەیە هەندێک جار بێتە مای نیگەرانی بۆ چونکە شاشەکەمان کەناڵی بینراو تەنها وەکو خوێنراو نییە نوخبە سەیری کە ئەگەر نوخبە پێ ڕازی بووی تر تەواوە کەناڵی بینراو هەموو چون و توێژەکان متابعی دەکەن بە عەوام و بە خەواسەوە بۆیە دەبینی ئەو کاتێک کە تۆ بە تایبەتی بۆ بینەرانێکی کەناڵی ئاسمانی پەیام کە جەماوەرێکی دابش بۆ بەسەر تەواوی چین و توێژەکانە دەبێ ئەمە لە بەرنامەکانمانە هەموو ئەم چین و توێژانە بە ئاماژ بگرین ئەو کاتێک کە لە بەرنمەیەکە چین و توێژێکی دیاری کراو بۆ نمونە بەرنمەیەک تایبەت دەکەی بە ئاسی ڕۆشنبیرانەوە لەوانەی خەڵکێک لە ئاسی ئەوامە پێوابێ ئەم بەرنامە جێگەی خۆی ناگرێت یان بۆ نمونە گرنگی بە وەرزش دەدەی لە شوێنێکەوە بۆ خۆتان دەزان کە ئێستا وەرزش پانتایەکی گەورەی لە سەرتاسەری گیانە پێکێناوە بەڵام دەبینی کەسێک کە بۆ خۆی حەزی لە وەرزش نییە ئێمە ڕوبەڕووی ڕخنە دەکاتەوە کاکە ئەم بابەتە
بەرفراوانە ئەم مەساحە بەرفراوانە بۆچی ئێوە دەدەن بە وەرزش لەبەرەوەی کە کەناڵی ئاسمانی پێیان کەناڵێکی حیزبێ بێگومان ئێمە بۆ خۆمان بە تەواوەتی سەرپشک نین لە ئیدارەدانی بەڵام لەگەڵ ئەوەش پێم وایە وەکوتم جیاواز لە هەر کەناڵێکی کە ئێمە تا ئەندازەیەکی زۆر هەم سوپاسیانەکەین کە متمانەیان بە ئێمە و بە هاوکارانمان هەیە هەم لەبەرەوەی خۆیان باوەڕێن بۆ ئازادی هەیە وەکو لە بەیاننامەکەیان هەیە ئێمە تا ئەندازەیەک توانیومانە بە دەربین لە هێنە کێشە گوێر و گرفت بەڵام دەیشێڵێمەوە بە دەرنین لە تەواوی کێشەکان بێگومان هەندێک کێشە و گیر و گرفتی حیزبی بە جیاوازی ناوچەکانەوە بە جیاوازی تێگەیشتنی ئەندامەکانەوە ئێمە ڕوبەڕوومان دەبێت. بەڵێ زۆر باشەوەی کە بەڕێز باس لە دوو ئامانج کرد کە کەناڵی ئاسمانی پەیامیشی لەسەر کردو ئامانجێکی دینی و گەاندی مەسەرە ئامانجی گەاندنی پەیامی کۆمەڵی ئیسلامی ئەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێستا کۆمەڵێک میدیا دەبینین کە کەمتر ڕەچاوی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی دەکەن کە بۆ تۆی لێک هەڵوەشانەوەی خێزانەکان ئێوە لەمڕۆ لە ڕابردوو چۆن ئیشتان کردووە ینی کارتە لەسەر پاراستنی بەها کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەی کوردی کردووە؟ من دەمێ ئەوە ڕابگەێنم بۆی بۆ خۆتان دەزانن پێشتر کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێکی گشتی بوو تەواوی بابەتەکانی لە خۆی دەکرد هەموو چمکەکانی ژیانی کۆمەلگەی کوردەواری تێکەڵ کردبوو لە بەرنامەی سیاسی لە کۆمەڵایەتی لە ئابووری لە وەرزشی لە منداڵان ینی هەموو پێکاتەیەکی لە خۆ گرتە بوو ئەمەش تا ئەندازەیەکی زۆر کارەکانمان پەژوو پڵاو بوو بەڵام پاشەوەی کەوا ئەنجومەنی سیاسی بڕیاریاندا بەوەی کە ئێمە پێویستمان بۆوەیە کەناڵەکانمان تایبەتمەندکەین کەناڵی ئاسمانی پەیام بووە کەناڵێکی تایبەتمەندی هەواڵی سیاسی لەگەڵ کەناڵێکی تایبەت بە بانگەواز و داوا کە کەناڵی ئاسمانی بانگەوازە وێڕای کەناڵی کۆمەڵ کەویش لە پەخشەکەی تا ئێستا لە دیجیتاڵایە و لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەیە و ئێستا ئەو فۆرمێکی گشتی هەیە ئەمانە تا ئەندازەیەکی زۆر تەوزیع دوار کراوە لە نێوانیانە بەوەی کەوت تایبەتە بە بانگەواز کەناڵی بانگەواز کەناڵی ئاسمانی پەیامیش تایبەتە بە هەواڵ و سیاست لەگەڵ ئەمە ئێمە بە لە بەرچاوگرتنی بارودۆخی هەرێمی کوردستان کەناڵی ئاسمانی پەیام لایەزار و بەردەوام بە دەرنابێت لە بەرنامەی کۆمەڵاتی چونکە زۆربەی کێشە و گیر و گرفتەکانی هەرێمی کوردستان وێرای قەیرانە ئابوووریەکان و قەیرانە سیاسیەکان ئێمە ڕوبەڕووی قەیرانی کۆمەڵاتی زۆر دەبینەوە ینی ڕوبەڕووی هێرشێکی بەرفراوان لە میدیا جیاوازەکان دەبینەوە کە خەریکن بەداخەوە پرانسیپێکیان نییە بەوەی کە حفزی خانەوادە و خێزانی کۆمەڵگەی کوردەواری تێدا بکرێ کە بەرنامەی جۆراوجۆر و هەندێک بەرنامە کە بە کولتوری کۆمەڵگەی کوردەواری ناخۆن لە دراما و لە جۆرە بەرنمەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان باەخێن پێدەدرێ ئەرکی سەرشانی بەڕێوەبەرایەتی کەناڵی ئاسمانی پەیام و هاوکاران و ڕۆژنامە نووسانی کەناڵی ئاسمانی پەیام قورستر بووە بەوەی کە ڕوبەڕووی ئەو غەزوە فیکری و کولتوری و کۆمەڵایەتی بێتەوە کە لەلایەن هەندێک کەناڵەوە بەداخەوە بە بێبیرکردنەوە کە چەنێ قازانجی لێ دەکرێت بۆ ئایندەی نەتەوەکەمان بێگومان ئەم جۆرە کارانە بۆتە ئەرکی سەرشانی کۆمەڵی ئیسلامی وەلایەزار لە ڕابردووە چۆن بە ئەرکی خۆی زانیوە لە ئایندەشا بە ئەرکی خۆی دەزانیوە بەشێک دەبێت لە پانتایی بەرنمەکانی کە دەیەوێت لەو چوارشێوەشا ڕوبەڕووی ئەو غەزوە فیکریە بێتەوە کە هەندێک لایەن و هەندێک کەناڵ بەڵێ زۆر باشە بەڵام باز ئێستا بوون هەر لە ڕووە کۆمەڵایەتیشکە و لە ڕووی هاوکاریکردنی خەڵک تا ئێستا پێشتریش کەناڵی ئاسمانی پەیام و کەمین کەناڵ بوونەوە بەرنامەیەکی بۆ ناوی بەرنامەی بەخشینەوە ئەرکی میدیا مەسەرەن هاوکاری مەسەرەن خەڵکی هەژار و کەم دەرامەت کە یاخود ئامانجی ئێوە چی بوو لە دانانی ئەم بەرنمەیە کە تاکو ئێستاش ئەم بەرنامەیە هەر بەردەوامە لەڕووی کۆمەڵاتی شو چ خزمەتێکی بە دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامەوە ینی فعلەن مەبەستمان ئەوە بوو بەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام تەنها مەبەستیەوە نەبێ ڕەخنە بگرێ نیگەرانیەکان و کێشە و گیر و گرفتەکانی هاوڵاتیان بەیان بکات ناڕەحاتیان کە بەڵام خۆی بەشێک نەبێت لە چارەسەر بۆیە لەگەڵ هاوکارانمانە بە باشمان زانی کە بەرنمەیەکی خزمەت گوزاری کۆمەڵایەتیمان هەبێ ئەویش پاش ڕاوێژ لەگەڵ ئەو کاتەی مەکتەبی سیاسی بە باشمان زانی کە بەرنمەیەک دابنین بە ناوی بەرنمەی بەخشین کە پردێک بێ لە نێوانی هەژاران و ئەوانەی کە دەوڵەمەند و خێرخوازن و خی گەورە دەبی لیان کردوونەتە و خاوەن سەرمایەیەکی زۆرن لە ڕێگەی ستافی بەرنمەی بەخشینەوە لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە ئێمە بتوانین فەقیر و هەژارەکان بدۆزینەوە و بە دەستێکی متمانە هاوکاریەکانی خێرخوازانیان پێ بگەێنین بۆیە من دەتوانم بڵێم کەناڵی ئاسمانی پەیام جگە لەوەی کە کەناڵێکی فەرهەنگی ڕۆشنبیری بووە
کەناڵێکی خزمەتگوزار و کۆمەڵایەتیش بووە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە توانیوێتی هاوکاری و کۆمەک بە هەزارەها فەقیر و هەژاری ئەم هەرێمە بکات لە دروستکردنی خان و لە چارەسەری بۆ نەخۆشیەکانیان لە هاوکاری کۆمەکردن بۆ چارەسەریان و بۆ کۆمەکردن بە فەقیر و هەژارانی ئەم هاوڵاتە بۆیە کەناڵی ئاسمانی پێیان تەنها لە ڕووی فەرهەنگیەوە کۆمەکی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکردووە بەڵکو لە ڕێی کۆمەڵایەتیشی و کۆمەکی بەرچاوی. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتە دەگرێن و لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتە دەگرێن وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی. کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە. Q4 14,000 دینار، Q5 17,000 دینار. پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کە حەزی فەرەوەی بگرمەوە لای بەڕێستان سەبارەت بۆی کە ئێستا کەناڵی ئاسمانی پێیان پێشتر کەناڵێکی ئەمە ڕەنگی گشتی بۆ ئێستا بووە بە کەناڵێکی تایبەتمەند. هۆکاری گۆڕینی کەناڵ ئاسمانی پێیان بۆ کەناڵێکی تایبەتمەند چییە؟ ئێستا سەردەمی میدیای تایبەتمەندە یاخود هۆکارەکەی چی بوو؟ بەڵێ یەکەم تەنها حەزەکەم جەناب و تەواوی بینەران بزانن بەوەی کە ئەوە تەنها ویستی بەڕێوەبەرایەتی تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پێیان نەبووە کە کەناڵەکە لە کەناڵێکی گشتیەوە بگۆڕێ بۆ تایبەتمەند. ئەوە بڕیار و ویست و ئاڕاستەی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بووە بەوەی کە مادەم کەناڵێکی تایبەتمەند بە بانگەواز و داوەدا دەمەزرێنێت وەکو حیزبێکی سیاسی پێویستیمان بەوە هەیە کە کەناڵێکی تایبەتمەندی سیاسیمان هەبێکەوە کەناڵی ئاسمانی پەیامە. ئێمە بۆ خۆمان دەمازانی لە تایبەتمەندکردنی کەناڵی ئاسمانی پەیامە بۆ سیاست و هەواڵی هەم فەراغێ دروست دەبێ هەم لەلایەن هەندێک بینەرەوە ئێمە ڕوبەڕووی ڕەخنە دەبینەوە بە تایبەتی ئێستا لە هەرێمی کوردستان لەوانەیە بینەرانێکی زۆر هەواداری سریال و دراما بن فلیم و دراما بن. ئەمانە کاتێک کە تۆ کەناڵەکە دەکەیتە کەناڵێکی هەواڵی سیاسی کەواتە خواستی ئەوان لە کەناڵەکان نامێنێ و تا ئەندازەیەک نیگەران دەبن لە کاتێکا کە ئێمە سەرپشک نەبووین لەوەی کە ئاخۆ بڕیار بەدەستەنا خۆمان نەبین بۆی کە بڕیار بدەین ئەم کەناڵە بێتە کەناڵێکی سیاسی و هەواڵی و واز لەوانە بێنە. خۆزگا کۆمەڵی ئیسلامی بیتوانی باە لە ناو تۆڕی میدیایەکە وەکو چۆن کەناڵێکی تایبەتمەندی بانگەوازی هەیە و کەناڵێکی تایبەتمەندی هەواڵی و سیاسی بیتوانێت کەناڵێکی تایبەتی وەرزشی هەبواە بیتوانێت کەناڵێکی تایبەتی منداڵانی هەبواە بیشتی توانێت کەناڵێکی تایبەتی کۆمەڵایەتی هەبواە کە فلیم و دراما و ئەوانەی تیا جێگە ببوایەتەوە کە ئەکەمە لە ئێستا ناتوانێت چونکە قەیرانی دارایەکان بە ئەندازەیەک تەنگی بە ئێماڵچنیوە خوا بکە بتوانین بەردەوامی لە ئیدارەدان و بەڕێوەبردننی کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەوازیشان. ئەمە یەکێک لە خاڵەکان خاڵێکی کە لە ڕاستیا گرفتێکی ئێمە هەبوو بەوەی کە
بۆ خۆمان لە هەرێمی کوردستانە هەم توانای داراییمان بەو شێوازە نەبوو هەم نەمان دەتوانی و دەستیش نەدەکەوت کە فلیم و درامایە کە لەگەڵ ئەو ئامانجانەی کە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی ئاسمانی پەیامی بۆ دامەزراوە و کۆمەڵی ئیسلامی ویسوێتی دامەزرێنێ و ئاماژەکانی تیا بەدی بێنێ نەمان دەتوانیت فلیم و درامای بەو شێوازەمان دەرکەوێت چونکە ئەو شوێنانی کە فلیم و دراماکانیان تا بەرهەم دەهێنرێ بۆ هەر کامیان ئامانج و مەبەستێکی شاراوە و نهێنی لە ناو دراماکە هەیە کاتێک کە ئێمە درامای ئێرانیمان دەهێنا گلەیان لێمان دەکرد پیان وابوو کە ئێمە کولتوری وڵاتێکی دراوسێ کولتوری مەزەبێکی دیاریکرا و کولتوری قەومێکی دیاریکرا و دێنین لە ناو هەرێمی کوردستانە بڵاوی دەکەینەوە کاتێکە فلیمێکی تورکیمان دەهێنا بە هەماشیەوە لە کاتێکە کە بە پێی باگراوندی ئیسلامی کەناڵەکەش ئێمە نەدەکرا سوود لە هەندێک دراماوە بگرین کە ڕێعایەتی ئاداب و خوڕەوشە ئیسلامیەکانی تیانەکرێت بۆیە ناچار دەبین کە ئێمە گرنگی تەنا بە فلیمە ئێرانیەکان بدەین کاتێک کە گرنگیشمان بە فلیمە ئێرانیەکان دەدا تاوانبار دەکرێن بە ئەنواع شێوە بەوەی کە احتیمال ئەم کەناڵە سەر بە شوێنێکی دیاریکراوە بێ سەر بە وڵاتە بێ یان بە واژیبی دەن بە سەرمانە کە لە ڕاستیا هیچیان وانە بوون بۆیە بەشێک لە خواستەکانی ئێمە بەوەی کە کەناڵەکە بێتە کەناڵێکی هەواڵ و سیاسی ئەوە بوو بەوەی کە نەمان دەتوانێت سوود لە تەواوی دراما و فلیمەکان وەربگرین کە لە سەرتاسەری جیهانە بەرهەم دەهێنرێ و کاتێک کە نەمان دەتوانی و تەنها لەگەڵ وڵاتێکە لەگەڵ شوێنێکا دەبوو سوود وەربگرین ڕوبەڕووی ئەو تاوانباریە دەبووینەوە وێ بە باشمان زانی تا ئەو کاتێک کە دەتوانین کەناڵێکی تایبەتمەندی کۆمەڵایەتی خێزانی دادەمەزرێنین و لە هەرێمی کوردستانە دەبینە خاوەنی سینەمایەک تایبەت بە کولتور و واقعی حاڵی کۆمەڵگەی کوردەواری دەستبەرداری پەخشکردن و بڵاوکردنەوەی فلیم و دراما ببین زۆر باشە بەڕێز باسی قەیرانی دارایی کە لەگەر بینی سەر قەیرانی دارایی کارین کوردستان لە قەیرانێکی سەختی دارایی دێ تا چەند قەیرانی دارایی کاریگەریە بوو لە سەرکارەکانی ئێوە لەسەر ئەوەی کە گۆڕانکاری و نێبوونەوەی کەناڵەکە و ینی گۆڕانکاریکردن لە بەرنامەکانیدا گومانی تێدانێ کەناڵی ئاسمانی پێیان لە سەرەتای دەستپێکیەوە ئێمە لەگەڵ قەیرانە حرەکەتمان کردەوە چونکە ئەو بودجەی کە لە سەرەتای دەستپێکیشمانەوە خراوەتە بەردەستمان بۆ ئیدارەدانی کەناڵی ئاسمانی پەیام لە ئاستی کەناڵێکی ئاسمانیان نەبووە ئێمە هەر ینی ئەو بودجێ لە بەردەستمانە بۆ توانیمانە ئیشی ڕۆژانەی پێ بکەین نەتوانراوە پلانی گەورە کە لە ئاسی خواستی و حەزی ئێمە و لە ئاسی حەزی بینەرا بووە ئێمە جێبەجێ بکەین بۆ چونکە کەناڵی ئاسمانی پەیام بەردەوام بودجەکەی بۆ دابینکردنی کاروباری ڕۆژانەی پشتی بەسێ سەرچاوە بەستووە ئەو بودجە متەوازعی کە لەلایەنی کۆمەڵی ئیسلامیەوە بۆی دابین دەکرا ڕێکلامی و هاوکاری خێرخوازانی بەڵام پاش تێپەڕبوونی کات و دروستبوونی قەیران لە هەرێمی کوردستانە پێش هەر کەسێک پێش هەر هاوڵاتیەک پێش هەر دام و دەستگایەکی کە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ ڕوبەڕووی ئەو قەیرانە بوونەوە بۆ لەبەرەوەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەهۆی مەواقیفە سیاسیەکانیەوە کۆمەڵی ئیسلامی منحەدارایەکەی کە لەلایەنی حکوومەتی هەرێمەوە پێی دەدرا ئەوە بڕاوە لەبەرەوەی کە ڕیکلامان بە تەواتی ئەمە کەمی کردو بە تایبەتیش کە زۆربەی کۆمپانیاکەن کە تایبەتن و نزیکن و حیز بە باڵادەستەکان شەریکن تیانە نیانی سوە ئێمە سودمەند بین لە ڕیکلامەکانیان خاڵی سێم کە سەرچاوەکانمان هاوکاری و کۆمەکی خێرخوازانە ئەو خێرخوازانش کە هاوکاری ئێمەیان دەکرد ئەوانش ئەو قەیرانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە ئەوانش پشکی شێریان لەو قەیرانە بەرکەوت و توانای هاوکاریکردنی ئێمەیان نەما بۆی ئێمە ئێستا لە تۆڕی میدیایی کۆمەڵ بە بودجەیەکی زۆر متەواضعانە کە چەند جار وتومانەوە دەیڵێنەوە بە 50 ملیۆن دیناری چاپی عێراقی ئێمە ئیدارەی تۆڕی میدیایی کۆمەڵ دەدەین کە دەتوانم بڵێم 50 ملیۆن دینار خێزانێکی گەورە لە هەرێمی کوردستانە لەوانەیە ئیداری کاروباری ڕۆژانەی پێ بدا بەڵام بۆ میدیایەکی بینراوی بەرفراوانی وەکو کەناڵی ئاسمانی پەیام کە بینەرێکی زۆر چاوی لە چالاکیەکانێتی و دەیەوێت کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەکانی بەپێی خواستی بینەرەکانی بێ چاوی لە کەناڵی ئاسمانی پەیامە بەداخەوە ئێمە لە قەیرانێکی گەورەی داراییین تەنها پشتیوانیمان بەخوای گەورە پاڵنەرە و هاوکاری و هەماهەنگی و
لێبڕانی هاوکارانمان کە دڵسۆزانە شەو ڕۆژیان خستۆتە سەرکار لە توانای خۆیان زیاتر دەخەنەگەر لە پێناوی ئەوەی کە کەناڵی ئاسمانی پێیان بتوانێت بەو بودجە متەوازیعانە ڕکابەری کەناڵەکانی کە پێ بکە کە لایەزار لەگەڵ ئەوەی کە ئێمە لە قەیرانێکی فراوانی داراییان لایەزار ئێمە لە کەناڵە پێشینەکانین و پێشەنگی کەناڵی کەناڵی ئێستا مەسەرەن ئێستا هەر بەردەوام لەوەدایە کە مەسەرەن ڕۆژنامەنووسەکانیان پارەی باشە لە گۆڕانکاری نوێدایە بۆچی ئەوە بودجەتانیان مەسەرەن یاخود باز لەو دەکەن دێک میدیا مەسەرەن لە پارەی نەوت لە پارەی خەڵک ینی سوودمەدن دەکرێت میدیا ینی لەسەر ئەساسی قوتی خەڵک درێژە بە کار و چالاکیەکانی بدات بێگومان وەکو چۆن کۆمەڵی ئیسلامی باجی هەڵوێستە سیاسەکانی کە خاوەنی هەڵوێستی ڕاشکاوانی خۆیەتی وابەستە و دابەستەی هیچ کەس و لایەن یەک نییە کەناڵی ئاسمانی پەیامیش کە لەژێر سایە و سێبەری کۆمەڵی ئیسلامیایی بێگومان باجی هەڵوێستە سیاسەکانی دەدا لەبەر هیچ کەسی هاوار ناکە و لە بەرامبەری فشاری هیچ کەسێکا بێدەنگ نابێ ئەمە وای کردووە کە سەرچاوە دارایەکانی کەم بێ و هیچ کەسێک کۆمەکی نەکە و ئەگەر کەسێک بزانم کۆمیکی دەکات ڕوبەڕووی لێپرسینەوە بێتەوە بۆیە تەنانەت هەر خێرخوازێکیش کاتێک کە هاوکاری کۆمەڵی ئیسلامی کەناڵی ئاسمانی پێیان دەکاپی خۆشنیە کەس بزانێ نەوەکوڵ ڕۆژە لە ڕۆژان ڕوبەڕووی لێپرسینەوەی بێتەوە بۆیە ئەو کێشە گیر و گرفت و قەیرانە دارایانی کە ڕوبەڕووی کەناڵی ئاسمانی پێیان بۆتەوە بێگومان هەڵوێستەکانێتی بەوەی کە بەردەوام ویستوێتی لەبەرەی گەل بێ بەردەوام ئەگەر لە مافی هاوڵات لەبەرەی گەل نەبووە ینی ژیانی دارایی دۆخی دارایی باشتر دەبوو ئەگەر لەبەرەی گەل نەبە بێگومان کەناڵی ئاسمانی پێیان ئەگەر مینبەرێکی دەسەڵاتداران وایە و بەردەوام ئەوەی کە ئەوان دەیانویست ئەو شەرعێتی پێ بدایە و داخۆکی لێ بکردایە و پشتی لە جەماوەر هەڵبکردای بێگومان من دڵنیام لەوەی کە هاوکاری مادی و معنەوی دەکرا ڕێگری لێ نەدەکرا پشتگیری دەکرات ڕێگەی بۆ ئاچوق دەکرا بۆی لە تەواوی مەحافیل و شوێنە گشتەکانە ڕێگەی پێ بدرێ تیمەکانی هەبێ و تیمی فراوانتریشیە بوو بەڵام ێستا قەیرانە دارایەکان هەم ڕێگرن لەوەی کە بتوانێت تیمی بەرفراوانی هەبێ هەم ڕێگری لێ دەکرێت بەوەی کە بتوانێت لە هەموو شوێنێکە حزۆر زۆر باشە بەرەزوت ئێوە لە بەرەوەی کە نەچوونە ژێرباریەوەی کە لە بەرەی خەڵک دابوونە دۆخی دارایتان خراپە بەڵام دەکرێت میدیانی لە سەرقوتی خەڵک بەڕێوە بچێر میدیایك بۆنەوە دەستگایەکی میدیایی لەم دۆخە دارایەدا لە سەرقوتی خەڵک درێژە بە مەسەل چالاکیەکانیدا گۆڕانکاری نوێ بکە من دەڵێم لەلایەکەوە دەکرێت نەخێت لە لایەکشەوە دەکرێت بەڵێ من مادەم بە شوێن داخوازیەکانی هاوڵاتیانام و بەردەوام دەنگی کبکراوی ئەوان دەگەێنم لە هەرکوێ دوو هاوڵاتی کە دەنگێکی کبکراویان هەیە و ئەم دەنگە حەقیقەتی هەیە و ڕازگۆیی لە پشتە و زوڵم مستەمیان لێکراوە مادەم کەناڵی ئاسمانی پەیام لەوێ حزوری هەیە و دەنگی ئەوان بەگوێی بەرپرسانە دەدا من پێم وایە تا ئەندازەیەکی زۆر من مادەم دەرفەتی کەم نییە و لە پێناوی ئەوانایە ڕوبەڕووی قەیران و سەختیەکان دەبمەوە حەقی خۆیەتی چاوم دەدەستی ئەو هاوڵاتیانە بێ مادەم داکۆکی لە مافی ئەوان تا ئەو کاتەی دەستەڵات بڵێ بەستەڵ ئێستا بوونە کەناڵ هەیە لەسەر ئەوەی کە خەڵک موچەی نییە بەڵام ئەو مەسەر لەسەر موچەی خەڵک کارەکانی بەڕێوە دەبا مەسمەکو هاوکاری خێرخوازانە ئێمە کەناڵی ئاسمانی پەیام لە قەیرانی داراییە لە نەبوونی بوجە و موشە ڕوبەڕووی داخستن ببێتەوە بە باشتری دەزانی تاکوونەی بە هاوکاری دەسەڵاتداران بەردەوام بێ و بەڵام نەتوانێت حەقیقەتی ڕووداوەکان بەیان بکە نەتوانێت لەگەڵ دروشمەکەیە ڕاست بڵێ کە ڕاستی و ڕاشکاویە ئێمە بێگومان تا ئەو کاتەی دەتوانین لەگەڵ دروشمەکەمانە ڕاست بین کە لەبەرەی خەڵک بین و ناسۆر و نیگەرانەکان و هاوار و نەکبەتیەکانی هاوڵاتیان بڵاو بکەینەوە ئەو کاتێک کە پشتمان لەوان کرد پێم وایە هیچ جوانیەک بۆمانەوەی کەناڵی ئاسمانی پێیان نامێنێت بەڵێسەوە لە نێوان دوو اختیارەگەر ینی لێوان داخستن دابن لەمانەوە لە بەرەی گەری یاخود لەیان مەسەرەن دەسەڵاتەوە ئەوکاتیان بکرێت کامی هەڵدەبژێرن پشتیوان بەخوای گەورە پاشان بە هەوڵ و هیمەتی دڵسۆزانەی پشتیوانانمان لە مەکتەبی سیاسی و لە تەواوی ئۆرگانەکان و لە هاوڵاتیان و هاونیشتمانیان و لە دڵسۆزانی ناو کەناڵی ئاسمانی پەیام ئەگە بە چنوڵە کڕەش بێ پشتیوان بەخوای گەورە دای ناخەین و بەردەوام دەبین تا ئەو کاتێکەوە تروسکاییەکە بێ بەو شێوازە بەردەوامە بین بەڵام بێگومان پشت لە هاوڵاتیان و هاونیشتمانیان و فەقیر و هەژارانی هەرێمەکەمان زۆر باشە ئەگەر بینی سەر پەیوەندی میدیا و دەسەڵات لە کوردستان یاخود پەیوەندی کەناڵی ئاسمانی پێیان لە مامەڵی دەسەڵات لەگەڵ
بەرپرسان لەگەڵ تۆڕ میدیای کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پێیان لە ڕووی ڕووماڵکردنی بابەتە ڕۆژنامەوەنەکان چۆنە، یعنی وەکو پێویست ڕێگە درراوە کەناڵی ئاسمانی پێیان زانێرەکان بۆ خەڵک بگوازبیا خود ڕێگری زۆری لێکراوە. دیارە لەمای ڕابردوو لەگەڵەوەی کە ئێمە جوانی هیچ کەسێکمان نەشاریوەتەوە، هەر کەسێک بوو بێگەری کارێکی باشی کردبێ وەکو چالاکی لە کەناڵی ئاسمانی پەیامە بڵاو کراواتە، چونکە کەناڵی هەر کەناڵێکی میدیایی ئاوێنەی ڕنگدانەوەی ڕوودا و حەدەسەکانە لە دەوروبەری. ئەگەر باشە بوو بێ، ئەگەر کارێکی باش بوو بێ، ئەگەر پرۆژەیەکی باش بوو بێ، هەر کەسی ئەنجامی دابێ کەناڵی ئاسمانی پەیام بە ئەرکی ساشانی خۆی زانیوە ئەمە بڵاو بکاتەوە بە بینەرانی بگەێنێ. بە پێچەوانەوە کاری خراپە لە هەر کەسێکەوە بوو بێت بڵاوی کردوێتەوە. ئەو کاتێک کە هاوڵاتیان بۆ داواکردنی مافەکانی خۆیان دێنە سەر شەقام دەیگوازێتەوە. ئەو کاتێک کە وەزارەتێک کارێکی باش دەکا هەر کەسێک بێ دەیگوازێتەوە. ئەو کاتە حکوومەت کارێکی باش دەکا لە بەرژەوەندی هاوڵاتیانە کەناڵی ئاسمانی پەیام دەیگوازێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەش بەداخەوە کەناڵی ئاسمانی پەیام لەلایەن دەسەڵاتدارانەوە ئەوەندە بە کەناڵێکی نەیار ناسێنراوە، ئەوەندە بە کەناڵێکی یار نەناسێنراوە. ئەوەنەی کە کێشە و گیر و گرفت و بربەست لە بەردەمی تیمەکانمانە دروست کراوە ئەوەندە هاوکاری نەکراوە. بەداخەوە لەگەڵ بوونی یاسای دەخستنی زانیاریەکان، لەگەڵ بوونی یاسای کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە تا ئەندازەیەکی زۆر بە تایبەتی لە دەڤەری زەرد کار بەم یاسایانە نەکراوە. کێشە گیر و گرفت بۆ تیمەکانی کەناڵی ئاسمانی پەیام دروست کراوە. نزیکترین کات ڕووماڵی بەرەکانی شەڕ بووە کە بەداخەوە کەناڵی ئاسمانی پەیام بەبێ هیچ پاساوێکی یاسایی ڕێگری لێکراوە تا ئێساش وەڵامێکیان نەداوینەتەوە. لەگەڵەوەی کە ئێمە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بۆ تەواوی سندیکا ڕۆژنامە نووسیەکان و تەواوی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیمان لەو کێشە و گیر و گرفتە ئاگادار کردەوە، بەڵام تا ئێستا نەیانتوانی زۆر باش کۆتە بە کورتی جیاوازی دەکرێت لەنێوە کەناڵەکان لە پێدانی زانیاری و لە ڕێگەدان بۆ کۆنگرە ڕۆژنامەنووسی و ڕووماڵی جەنگ. بێگومان گومانی تیانە ئەوەی کە تەنها تۆزێک ئاگایی هەبێ لە کاروباری ڕۆشنبیری و سیاسی لە هەرێمی کوردستانە ئەو حەقیقەتە دەزانێت کە پۆلیێنکردن و جیاکارێکی زۆر دەکرێت لە نێوان کەناڵەکانە. کەناڵی وهەیە لە تاری لە فڕۆکەی تایبەتی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان سەفەری پێ دەکرێت کەناڵی وایشەیە ڕێگە نادن کە لۆگۆکەی لە ڕێوڕسمە فەرمیەکانە حزوری هەبێ. ئەمە ئەو جیاکاریانن کە بەرپرسانی هەرێمی کوردستان پەیڕەوی دەکەن کە من پێم وایە ئەمە ئەو دروشمانی کە بۆ خۆیان باسی لێ دەکەن کە باسی ئازادی ڕۆژنامەگەریە و ئازادی ڕادەبڕینە پێچەوانەکە ڕاستە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی بەداخەوە دەیڵێم کاش خەیوانە بواە کە ئێمە هیچ جیاوازیەکمان نەکردووە لە گواستنەوەی ڕاستی ڕووداوەکان لە دەڤەری ئەولا پێشێلکاریەکان لە بەرامبەر تیمەکانمانە زیاتر. بەڵێ زۆر باشە. بەڵێز پێشتر باس لەوە کردکەوە باستان داوە لەسەرەوەی کە لەبەرەی خەڵک بوون بەداوم ئازارەکانی خەڵکتان گواستۆتۆ، ینی ئەو باجت چێ داوتانە، ینی تاکو ئێستا هیچ ڕوبەڕووی پێشێلکاری و سکاڵا ئەوە نەبوونەتەوە لەسەرەوەی کە ئێوە ڕووماڵی کێشەکانی خەڵکتان کردووە؟ بێگومان من پێم وایە کێکە لەو کەناڵانی کە زۆرترین ڕوبەڕووی لە پرسی نەبووینێتەوە، زۆرترین سکاڵامان لەسەر تۆمار کراوە. ئەلبەتە بۆ ئێمە جێگەی شەرەفمەندیە کە هیچ هاوڵاتیەکی ئەم هەرێمی کوردستانە وەکو هاوڵاتی سکاڵای لە ئێمە تۆمار نەکردووە و ڕۆژی هاوڵاتیەک ناتۆتە بەردەمی کەناڵی ئاسمانی پەیام سکاڵای هەبێت لەسەرەوەی کە ئێمە لە هەواڵەکانمانە لە بەرنامەکانمانە شعوری ئەومان زاندار کردبێ بە پێچەوانەوە لە پێناوی داکۆکی لە مافی هاوڵاتیان بەردەوام دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان سکاڵایان لە ئێمە هەبووە. من بۆ خۆم تا ئێستا نزیکەی 26 جار لە بەردەمی دادوەرا وەستاوم کە هەمووی داخوازی بووە لە مافی هاوڵاتیان و گەمارەدانی کەناڵی ئاسمانی پەیامێکێکە لەو مێژووە سەروەریە کە ئێمە شانازی پێوە دەکەین لە پێناوی داکۆکی لە مافی وڵاتیانە لەلایەنی دەستگا ئەمنیەکانەوە ئێمە گەمارە دراوین و هاونیشتمانیان هاتن ئێمەیان پاراست. ئێمە تا ئێستا چەنە ئامێری کارکردنمان ئامێرە ڕۆژنامەوانەکانمان لەلایەنی چەندەها دام و دەستگاوە کە خۆشیانیان ناشکرانە کردووە کێنوچین فۆتاوە نەداوەتە دەستمان چەنەها
پەیامنێر و وێنەگرمان تووزی ئازار و ئەشکەنجە بوونەتەوە تووشی ڕاوەدان بوونەتەوە بێگومان ئەوە دەرئەنجامی ئەو باژانەیە کە ئێمە لە بەرامبەری هەڵوێستەکانمان داومانە کە بەردەوام داکۆکیمان لە مافیا زۆر باشە کاتشمان کەمەوە بە سەبارەت بووی کە ئەو ستافەی کە لە تۆڕی میدیایی کۆمەڵی یاخۆ بڵێن لە کەناڵی ئاسمانی پێیان جێگە لە ستافەی کە لەگەڵ بەڕێستانیش لە ڕۆژنامە نووسەکانیش لە کارەکانیان ڕازیت یاخود ڕخنت لە کارەکانیان هەیە بە ئەندازێ ئەوەی کە هەمومان مرۆڤین من لە کاری خۆشم لەوانەیە 100% ڕازی نەبم هەندێکی پەیوەست نییە بە توانە و سەلیقەی کارمەندەکان هەندێکی پێویستە بەو ئەجیزە و پێداویستیانەی کە ئێمە کاری پێ دەکەین هەندێکی پێویستە بەو هەلومەرجە کۆمەڵایەتی کە هاوکارەکانی ئێمەیتایە هەندێکی پێویستە بە ئەو بودجەی کە لە بەردەستی ئێمە هەیە هەموو ئەمانە هەندێکی پێویستە بە حیزبی بوونی کەناڵەکە هەموو ئەمانە هۆکارێکن بەوەی کە ئێمە لەوانەیە تمۆحمان زیاتر بێت لە ئاسی تمۆحی خۆشمانان نەبین بەڵام لەگەڵ ئەو هەموو کێشە و گیر و گرفتانە من سوپاسی تەواوی هاوکاران دەکەم بەوەی کە لەگەڵ کەمی مستەرزەماتی بەردەستمان لەگەڵ کێشە و گیر و گرفتی زۆرمان لەگەڵ کەمی داراییمان لەگەڵ ئەو هەموو بربەستانی کە لەلایەنی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ڕوبەڕووی تیمەکانی ئێمە دەبێتەوە ئێمە هێشتا خۆمان بە پێشەنگ دەزانین و یەکێکین لە کەناڵە کاریگەر و دیارەکانی هەرێمی کوردستان و پشتیوان بەخوای گەورە بەو شێوازش بەردەوام زۆر باش دوپرسیان سوار بە پلانی ساڵی داهاتوتان یاخود ئەوەی کە کەناڵی ئاسمانی پێیان دەچێتە تەمەنی 9 ساڵیەوە پلانتان چییە بۆ داهاتوو هیچ گۆڕانکاریی نوێ بەڕێوەیە لە ڕاستیدا من زۆر دەمەوێت ڕاشکەوانە بێڵێم ئەگەر قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە بەو شێوازە بەردەوام بێت دەبێت ئێمە هەموو پلانەکانمان لە پێناوی بەردەوامی بوونمان نابێ ئەگەر بەو شێوازەش بێ چونکە تۆ کاتێ پلان دادنەی بە پێی بودجەی بەدەست پلان دادنەی بزانی ئایا ئەم پلانە دایدنەی بم بودجەت جێبەجێ دەکری یان نا من دەتوانم لەسەر وەرەقە ئەنواع پلانی گەورە دابنێم بەڵام دەیزانم کە بودجەی بەردەستم بەو شێوازەیە کە ئەم پلانە جێبەجێ بکرێ بۆیە دەبێت ئێمە بزانین ئایا فعلەن ئەم قەیرانە لە هەرێمی کوردستانە بەردەوام دەبێت یان نا لەگەڵ ئەوەی کە کۆمەڵی پرۆژەمان هەیە بۆ ئەوەی کە لە وەرزی نوێمانە ئێمە بیخێنە جێبەجێکردن و کاری لەسەر بکەین بەڵام پلانی هەرە گرنگ بۆ ئێمە لە کاتی بەردەوام بوونی قەیرانەکانە بەردەوامیمانە بەم شێوازە بەوەی کە جارێککە نەکەوین و دوانەکەوین و بەردەوام کەواتەوە کارەکە تەنیا بودجێ پەیوەندی بە توانای مرۆییوە نیە زیاتر پەیوەندی بە بودجەوەیە بێگومان ئێمە ئەزمموی 9 ساڵ کارکردنمان توانایکی باشی بە خۆمان و هاوکارانمان بەخشیوە کە بتوانین کاری باشتر ئەنجام بدەین بەڵام لەگەڵەوەی ئێمە بیرکردنەوەی باشمانە بێ ئەگەر بودجەکەت لە بەردەستا توانێ حرەکەتکردنی لە ئێمە بڕی ناتوانانی ئەمەی کە لە زیهن تا هەیە ئەمەی کە لە بیرکردنەوە تا هەیە بەرجەسەی بکەیت و بیخێتە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ ئەوەی کە ئێمە هەوڵی خۆمان دەدەین و تەمەنا دەکەم بتوانین بەشێک لەو پلانی کە لە نەخشەکانمانە دیاریمان کردو لە وەرزی نوێمانە جێبەجێ بکەین بەڵام دیسرانەوە ئەگەر دەیڵێمەوە بۆی نەوەکو بەڵێنێ بدەمە بینەر و دوایکە بڵێن بینەر بڵێ بواتان نەکرد ئەگەر ئەم قەیرانە بەردەوام بێ ئێمە پلانمان تەنابوو بەردەوامیمانە ئەگەر نا بۆ شێوازە نەبێ حتمەشی بەڕێز فاروالی بەڕۆبەری تۆڕی گشتی میدیای کۆمەڵی ئیسلامی زۆر سوپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونتان سوپاس بۆیەوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانمان تا بەرنامەیەکی تر خواتان لەوە